لەسەرم بابەتە قسەی زیاترەکەین بزانین چارەسەر چییە بۆ حاڵەتە دەرونیانە بە تایبەت ئێستا کە هەر ڕۆژە بێتەوە ئەڕۆینە دەرەوە هەر لەسەر شەقامەکانەوە ئیتر ئێمە حاڵەتە دەرونیەکانمان وردە وردە تێکەچی هەتا دەمە ئێوارە لە شۆفێریکردنەوە لەسەر شەقامەکانەوە کە تووڕەبوون و گرژبوونێکی زۆر هەیە لە لای هاوڵاتیان هەر بەو گرژیە ئەچێتە ناو کارەکەی جا دایرە بێت یاخود دوکانەکەی بێ یاخود هەر شوێنێکی کە بێ ئەمە وا کات بەبێەوەی خۆی بزانێت چ کاریگەرێکی نەرێنی لەسەر چواردەورەکەیەکە دوجار ئەویش تووڕابێت لە کارمەندەکەی یاخود لە شاگردەکەی یاخود لە خاوەن کارەکەی باش ناڕایتر ئەم دۆخە درێژا کێشە تا ئێوارە دواتر ئێوارش بە هەمان دۆخەوە چێتەوە لای خێزانەکەی ئەمە چی کرد کە ئەم فشارە دەرونیە بە بەردەوامی لە هەڵچوو نابێت فشارە دەرونیەکان ئەبێت هەبن کامانیان مەترسیدارن یاخود فشاری دەرونی چۆنە هەموو ئەمانە لەگەڵ میوانەکەم باز دەکەم کەویش بەڕێز یوسف عەبدوڵایە چارەسەرکاری دەرونیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت بەڕێز یوسف ڕۆژێکی باش بە هیوام کە کاتێکی باش و ڕۆژێکی باشیشت هەبێت پێم خۆشە سەرەتا پێناسەیەکی فشاری دەرونیم بۆ بکەی ئایا هەموو فشارێکی دەرونی خراپە یاخود مەترسیدارە یاخود ئەبێ هەبێت یان نا بەیانی ئەوە بەیانی بینەرانیش باش دەربارەی فشاری دەرونی دەتوانین بڵێن فشاری دەرونی کاردانەوەی مرۆڤە بۆ گۆڕانکاریەک ئەو کاردانەوانش خۆی لە چوار کۆمەڵە کاردانەوە دەبینێتەوە کاردانەوە جەستەییەکان وەکو سەرئێشە تەشەنووجکردن ئازاری گەدا هەندێک جار دەگاتە حەدی سکچوون و ناڕەحەتی زیاتر نیشانە عەقڵیەکان بریتین لە کەمبوونەوەی تەرکیز لە بیرچوونەوە و نیشانە سۆزداریەکان یاخود ئەو نیشانانەی کە ڕەبتیان بە هەستی مرۆڤەکەوە هەیە وەکو نیشانەکانی تووڕەیی دڵڕاوچێ دڵتەنجی و نیشانە ڕەفتاریەکان بۆ نمونە وردە وردە کەسەکە بەرەو گۆشە گیربوون دەچێت ڕەفتاری شەڕانگێزی دەنوێنێ هەڵچوونی زۆر پێوە دیارە بەگشتی ئەوانە ئەو کاردانەوانەی مرۆڤن بۆ گۆڕانکاریەک کە پێی دەگوترێت سەرچاوەی سترێس یاخود دەتوانین بڵێن سترێس خۆی بریتە لە کاردانەوەی مرۆڤ بۆ گۆڕانکاریەکە ئەوەی کە ڕوو دەدات تەنها سەرچاوەیەکە و دەکرێت بۆ کەسێک ببێ بە سترێس بۆ کەسێکی تر نەبێت دەربارەی وەڵامی پرسیارەکەت ئایا فشارەکان تا چەند ئەنی هەمویان خراپن یان هەمویان باشن بەگشتی نەک هەر سترێس یاخود نەکەر فشار هەموو هەستێک لە ئاستێکی کەمدا سوودبەخشە بۆ مرۆڤ بۆ نمونە هەستی تووڕەیی سترێس قەلەقی دڵتەنجی هەموو ئەوانە یارمەتی مرۆڤ دەدەن بۆ مانەوە و پارێزگاریکردن لە خۆی بەڵام کاتێک لە حەدێک دەرچوو کە بتوانێت یارمەتی دەربێت ئاڕاستەکەی پێچەوانە دەبێتەوە زیان دروست دەکات لەسەر کەسەکە باشە بە نمونە لەو حاڵەتی کە ئەڵەی باشە کە ئەڵەی پێویستە بە نمونە چ کاتێکە چ کاتێکە کە پێویستەکە ئێمە ترسێکی کەممان هەبێت یاخود سترێسێکمان هەبێت تووڕەبوونێک ئەوە چ کاتێک باشە بەڵێ گریمان تۆ بەیانی چاوپێکەوتنیە چی کارت هەیە بۆی لە ئیشێک وەرگیرێ ئەگەر هیچ سترێسێک نەبێت و بە دوای دانەچی بێگومان ئەنی دەکرێت وەکو پێویست لە چاوپێکەوتنەکە وەڵام نەدەیەوە یاخود تۆ بەیانی تاقیکردنەوەیەک هەیە ئیمتحانێکت لە پێشە ئەگەر تۆ سترێسێک نەبێ خۆ ئامادەکاری ناکەی یارمەتی خۆت نادەیت کە ینی ئەوەی دەتەوێت بەدەستی بێنی بۆ هەستی تووڕەیش هەر بە هەماشەوە کاتێک کەسێک زوڵمێک لە تۆ دەکات ستەمێک دەکات ئەگەر تۆ هیچ کاردانەوەیەک نەبێت و هەستەمەکە بەردەوام بوو تۆ هەستی تووڕەیی تێدا بەدینەکرا ئەویان نە ئاساییە بەڵام هەستی تووڕەیی و هەستی سترێس دڵتەنجی قەلەقی تا حەدێک یارمەتی دەرێک کە لە ئاستێکی کەمدا بێت و بتوانێت بێتە پاڵمە بۆ بەرگریکردن لە خۆت کە لەوە دەرچوو دەگۆڕێت بۆ ئاستێک کاردانەوەی نەرێنی لەسەر کەسەکە دروست دەکات
باشە ئەو کاتێک کە لە کۆنتترۆلی دەرەچێت ئەو کاتێک کە بەڕێز ئاماژەی پێ ئەڵەی ئەیتر هەستێکی نەرێنی دروست دەکا ئەوە چه حاڵەتێکە یاخود چۆن ئەتوانێت ئەو کەسە بزانێت کە گەیشتۆتە ئاستێک کە ئیتر هەستەکانی بەرەو نەرێنی ئەڕۆن. بەڵێ دەربارەی هەستی نەرێنی زیاتر وەکو هەست شتێکە کە پەیوەستە بە خودی کەسەکەەوە من ناتوانم تێبینی بکەم لەسەرەوەی ئایا تۆ دڵتەنجی یان دڵخۆشی لەوانەیە بە پێی ڕەفتارەکان ئەوە تا ڕادەیەک دەرکەوێت بەڵام هەموو جارێک دروست نییە واتە کەسەکە خۆی پێوەرە و بڕیاردەرە لەسەر ئەوەی هەستەکەی لە چ ئاستێکدایە ئاگەیشتۆتە ئاستێک کە هیچ یارمەتی دەرنیە بووی و بە پێچەوانەوە زیانی هەیە بەڵام ئەگەر لە نیشانەکانی هەست زیاتر دوورکەوینەوە بچین بۆ نیشانە ڕەفتاریەکان ئەنی دەوروبەری کەسەکە بە ئاشکرا تێبینی دەکات کە بەڵێ ڕفتارت گۆڕاوە بەڵێ شەڕانگیزی زۆر بووە بەڵێ خەریکە گۆشەگیر دەبی تێکەڵاو نابی و نیشانە جەستەیەکانیش بەشێکی دەکرێت کەسەکە خۆی تێبینی بکات بەشێکی دەکرێت دەوروبەری بێت. باشە چ کاریگەریەک هەیە لەسەر کەسەکان کەوتە بەشێکی لەوانەیە دەوروبەری بێت ئایا ژینگە بارودۆخی ڕۆژ چ کاریگەریەکیە بێ لەسەر بەرزبوونەوە و یاخود زیادبوونی فشارە دەرونیەکان. بەڵێ ئێمە کاتێک بپرسین فشاری دەرونی لەکوێوە دێت فشاری دەرونی لە بەریەککەوتنی نێوان کەسەکە لەگەڵ ژینگەی دەوروبەردا دێت جا ئایا ژینگەی کارەکەیەتی ژینگەی ماڵەوەیەتی کاتێک تێبینی دەکات گۆڕانکاریەک بوونی هەیە و ئاستی خۆگونجاندنی کەسەکە وەکو پێویست نییە بۆ ئەو گۆڕانکاریە لەوێدا کەسەکە سترێسی بۆ دروست دەبێت واتە دوو جۆر هەڵسەنگاندن پێویستە بۆ ئەوەی کە بڕیار بدرێت ئایا ڕووداوێک یان گۆڕانکاریەک دەبێتە سترێس یاخودنا هەڵسەنگاندنی یەکەم کەسەکە بۆ خودی ڕووداوەکە دەیکات بڕیار دەدات لەسەر ئەوەی ئایا ئەو ڕووداوەیان ئەو گۆڕانکاریە هەڕەشەیە لەسەر تەندروستی من لەسەر توانای من لەسەر خۆشگوزەرانی من یاخودنا ئەگەر هیچ ڕەشەیەک نەبوو بێگومانەوە نابێتە هیچ سترێسێک ئەگەر زانی هەڕەشەیە دێت هەڵسەنگاندنی دووەم کە کەسەکە هەڵسەنگاندن بۆ خودی خۆی دەکات ئایا من سەرچاوی پێویستم هەیە ئایا توانای پێویستم هەیە بۆ ئەوەی لەگەڵ ئەو داواکاریانە خۆم بگونجێنم کە لە شوێنی ئیشەکەم یاخود لە ژینگەکەمدا دروست بووە ئەگەر کەسەکە سەرچاوی پێویستی هەبوو بۆ خۆگونجاندن ئەو کاتیش نابێت بە سترێس بەڵام کە کەسەکە داواکاری زۆر لەسەر بوو و نەیتوانی خۆی بگونجێنێت یاخود تواناکانی وەکو پێویست نەبوو کە بتوانێت لە ئاست ئەو داواکاریانەوە بێ بە سەرکەوتووی جێبەجێیان بکات ئەو کاتە بۆ کەسەکە دەبێت بە سترێس. باشە هۆکاری چییە کە تاکی کوردی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەمووان جۆرە سترێسێکمان هەیە کە بە بەردەوامی لە هەڵچوونایە بە گشتی باسیەکەین نەکات تاک بە تاک بەیانیانە ڕۆینە دەرەوە خەڵک کەمترە بینی بەڕوویەکی گەشت و بە دڵخۆشیەوە بێت بەردەوام لە تووڕەبوونایە لەسەر هەموو شتێک تووڕابن لەسەر هەموو شتێک بە کاردانەوەیەکی زۆر توندیانە بێت ئەمە هۆکاری چییە کە بەگشتی کۆمەلگەوایە بە نمونە بینین لە وڵاتان لە زۆربەی گرتە ڤیددیۆکانە بینین هەتا لە ئەو هەڵانەی کە دروستە بە یاخود کامێرای شاراوە بەهشت شێوازێکی دیکە بێ کاردانەوەی تاکەکان زۆر نۆرمەڵە زۆر ئاساییە بەڵام ئەگەرەوە لە بەرامبەر تاکێکی کوردیدا بکرێت یاخود بەگشتی شەرقیش بڵێن کاردانەوەکی زۆر زۆر توندیە بێت کاردانەوەکی خراپیە بێت کە هەروای لێکات تەواوی ئەو کارە ئەو ژینگەی ئەو شوێنە تێکەیات هۆکار چییە؟ بەڵێ ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژووی تاچی کورد دەتوانین بڵین لە وەتەی کورد هەیە بە کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک زەبری دەرونی قورسدا تێپەڕیوە بەگشتی وەکو کۆمەڵگە ینی دەتوانین بڵێن فشارێکی دەرونی دەستە جەمعی بوونی هەیە واتە گشتی لەو ئەزمونانەی کە بەسەر کۆمەڵەکەمان داهاتووە و دەربارەی ئێستای کەسەکە کۆمەڵێک شتەیە بڕیاردا لەسەر ئەوەی ئایا کەسەکە چۆن مامەڵە بکات ئێمە چەند سەرچاوەیەکی سترێس یاخود فشارمان هەیە یەکێک لەوانە پێیان دەڵێن دەیلی هەزڵ یاخود ئەو ڕۆتیناتانەی کە ڕۆژانە ڕوو دەدەن و ئیزعاجکردن بۆ نمونە
ترافیک دەنجی ترافیک قەرەباڵغی یاخود دەنجی سیارە و ماتۆڕ و یاخود قەرەباڵغی یاخود زۆر جار لە هەندێک وڵات گەرما خۆی سترێسێکە سەرچاوی سترێسێکە بۆ خۆی بۆیە تێبینی دەکەین لە وڵاتانەدا یاخود لەو ناوچانەدا کە گەرمن کەسێک ئاست ئەنی ئەو ناوچەیە ئاستی سترێسیان زیاترە بە بەراورد بە هەندێک ناوچەی تر وە خاڵێکی تر بەڕاستی ئێمە زۆربەی شتەکان دەدەینە پاڵ دەوروبەر کەمتر دەگەڕێینەوە بۆ خۆمان ینی کەمتریش لەسەر خودی خۆمان دەکەین کە بەرگەگری و خۆگونجاندنمان زیاترکەین و بەگشتی وەکو کەسێتی کۆمەڵک خاصیت لە کەسێتی ئێمەدا هەیە کە زیاتر معڕەزمان دەکات بۆ سترێس بۆ هاوچوون بۆ تووڕەیی باشە بەڕێز یوسف ئەگەر بە کورتی و بە پوختی خاڵەکانی چارەسەرکردنی سترێسیم پێ بڵێ جا سترێسی کاتی بێ یاخود درێژخایەن بێ چی بکرێت بۆی کە بتوانین لەو سترێسیە لەو فشارە دەرونیانەی هەیە ڕزگارمان بێت یاخود نەیهێڵین ببورە دەنگەکە باش نەبوو ئەمێت زۆر بە کورتی و بە پوختی پێمان بڵێ کە چارەسەریەکان چییە بۆ فشارەکان بەڵێ ئەگەر بە تایبەت باسی فشاری کار بکەین دەبێت بگەڕێنەوە بۆ دوو جۆر چارەسەری یەکەمیان کاتێک هۆکارەکە پەیوەندی بە خودی سەرچاوی کارەکەەوە هەیە دەبێت لە سەرچاوی کارەکەەوە چارەسەر بکرێت یاخود کەسەکە بگەڕێتەوە سەرخۆی ئیش لە سەرخۆی بکات چۆن ئەوە بکات نەکرد بۆ فشاری کار بەگشتی بۆ فشار چەند ڕێگەیەکەیە ئێمە کۆمەڵک ڕاهێنانی ئارامبوونەوەمان هەیە کە کەسەکە دەکرێت ڕۆژانە ئەنجامی بدات و سترێس و دڵەڕاوچەیدا بەزێنێت دووەمیان ڕێکخستنی کاتەکان کە زۆر جار بەلای ئێمەوە ینی بێبالاترین شت یاخود کەم بایاخترین شت بریتە لە ڕێکخستنی کاتەکانمان لە کاتێکدا زۆر بەمان لەوانەیە ڕۆژانە 5 بۆ 6 سعات یاخود زیاتریشمان بڕات و بەبێ ئەوەی هیچ شتێکمان تێدا ئەنجام دابێت خاڵێکی تر لەوەی کە یارمەتیماندا لە ڕێکخستنی فشارەکان چکە فشار چارەسەر ناکرێت دەبێت ڕێک بخرێت چکە شتێکی بەردەوامە ئەویش ئەوەیە کە بتوانین باڵانسی ژیانی شخصی خۆمان لەگەڵ ژیانی پیشەیی و ژیانی ئەکادمی یاخود ینی باڵانسی پیشەکەمان لەگەڵ باڵانسی ژیانی شخصی و ئایلی خۆمان باڵانسێک دروست بکەین و ڕێکی بخەین نەک تەنها لە ماڵەوەش بین و هەموو کاتەکەمان بدەین بە ئیشەکەمان خاڵێکی تر بریتێ لەوەی کە ئێمە کۆمەڵک ڕاهێنانمان هەیە پێیان دەڵێن بە ئینگلیزی پێیان دەڵێن mindfulness based stress reduction واتە کەمکردنەوەی سترێس لەسەر ئەساسی ئاگاییانە کەسەکە ڕاستە لە شوێنی پیشەکەی سترێس بووە هاتۆتە ماڵەوە ئێستا لە ژینگەیەکی ئارامدایە بەڵام خۆی هەست بەو ئارامیە ناکات خۆی هەست بەو ئاسوودەیە ناکات لەوێدا کەسەکە ڕێنمونی دەکرێت کە بە تەواوی تەرکیزیەوە بە هەر پاڵەستەکەیەوە تەرکیز بکاتە سەر ئێستا و ئێرەی خۆی لە بری ئەوەی تەرکیز بکاتە سەر شوێنێکی تر و کاتێکی تر دروستە بەڕێز یوسف عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئێوەش و بۆ بینەرانیش